ململانێ ئابووریا دوور و درێژەکەی ئەمریکا و چین بەم دوایانە لە نێوان ڕکابەری و ململانەی نێوان کۆمپانیەکانی ئایفۆنی ئەمریکی و هواوی چینی قوڵ بووەتەوە. بەڕێوەبەری گشتی هواوی لە سەرتاسەری عێراق لە دیمانەیەکی تایبەتی کەناڵی ئاسمانی پەیامدا باز لەو ململانێ و ڕکابەری و ئامادەکاریەکانی کۆمپانیاکەی بۆ ئەو ململانەیە دەکات. Actually, so recently we have some, لەوانەیە لە کاتی ئێستادا تۆزە گرژی لە نێوان کۆمپانی هەواوی و هەروەها حکوومەتی ئەمریکی هەبێ، لەوانەیە ئەوەش بگەڕێتەوە بۆ ئەو چەند تەکنۆلۆجیا و داهێنانە و پێشەنجەی هەواوی لە بازاڕەکانی جیهانە، بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی بە هیچ شێوەیەک وەکو هەواوی ئێمە لە بازاڕەکانی جیهاندا کێشەمان بۆ دروست نەبووە و ئێمە لە ڕابردوو لە ئێستادا بەردەوامی لە بەرزبوونەوە لە پشتی فرۆشتن لە بازاڕەکانی جیهانە و هەروەها ئەگەر ئەو سێ مانگەی سەرەتای ساڵی 2019 بە نمونە وەربگرین، ئێمە ڕۆژ لە دوای ڕۆژ بەشی یان پشتی فرۆشتنی ما و هاوردەکردنی موبایلەکانمان بۆ بازاڕەکانی جیهان لە بە شێوەیەکی بەردەوام و هەروەها لە گەشە سەندنی بەردەوامدا هەیە. Our smartphones, the shipment are much. پیتەر فینگ کە تازە نوێترین بەرهەمی کۆمپانیاکەی بۆ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان خستبووە ڕوو باسی لەوە کرد لە ئێستادا خواز لەسەر بەرهەمەکانی هواوی یەکجار زیادی کردووە و لە ڕێگەی بەرزکردنەوەی کواڵەتی و دابەزاندنی نرخ چاویان لەوەیە کە لە ڕیزبەندی فرۆشتن یەکەمی بڕاندەکانی هەرێم و عێراق مسۆگەر بکەن. So actually, according to the market analysis from Huawei company, ئێمە وەکو کۆمپانیای هەواوی هەردووک بەشی کوردستان و هەروە عێراق بەشێکی گرنگی من لە پاش ئەو وردەکاری و لێکداناوانەی کە وەکو کۆمپانی هەواوی لە جیهاندا کردومانە، ئێمە بە شێوەیەکی زۆر گرنگ سەیری بازاڕی کوردستان و سەیری بازاڕی عێراق دەکەین، لەبەرەوەی ئێمە پێمان وایە کە بازاڕی کوردستان هەروە عێراق دەتوانێت کاری مەزنتن هەروەها فرۆشتنی زیاتری تێدا بکرێت، بۆیە ئێمە هەروەک دەبینن بە چەند تەکنۆلۆجیاکی جیاواز و بەرهەمی جیاواز لە بازاڕەکەدا هەین. ئێمە لە پلانی سەرەکی خۆماندا هەیە بتوانین لەو ساڵ یاخود لە ساڵی داهاتوو ببینە کۆمپانیای ژمارەیەک لە کوردستان هەروەها لە عێراق. Target for this year or next year. So we are going to be, very aggressive brand in the Iraqi market. کۆمپانیای هواوی یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی بەرهەمهێنانی تەکنۆلۆژیا و بەپێی ئامارەکان تا ئێستا بە بڕی 51 ملیار دلار لە سەرتاسەری جیهان موبایلیان فرۆشتووە و توانیویانە زیاتر لە 100 ملیۆن بەرهەمی جیاواز بخەنە بازاڕەکانەوە کە تەنها لە موبایلدا 206 ملیۆنیان ڕەوانەی بازاڕەکان کردووە. بەڵام بەم دوایانە بەهۆی قوڵبوونەوەی ململانێ ئابوورەکانی نێوان چین و ئەمریکا بازرگانیکردن بە هواوی لە ئەمریکا و ئایفۆنیش لە چین قەدەغە کراوە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.